ڕوونکردنەوەی زیاتر لەسەر مەسەلەی نەوتەکە کە ئێستا بۆتە 94 دۆلار بەڕێز بەچ داتایەک دەڵێ 25 دۆلار دەمێنێتەوە ینی هاوکێشەکە چۆنە بۆچی 25 دۆلار بۆ وەزارەتی دارایی دەمێنێتەوە لە کاتێک ئێستا 94 دۆلار بوو ئێستا ئەمڕۆ بڵێین. کا حەکیم گیان مانجی پێشومان ئێمە دەرێناوە مانجیەک هەرێمی کوردستان 17 کەشتی نەوتی بار کردووە بەشی گەورەی بۆ ئیتالیا دوای کرواتیا دوای نزیکەی لە ساب سوێک بۆ ئیسرائیلە دوای یۆنانە بولغاریا ڕۆمانیای کوێ دیارە نزیکەی 14 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە حاسی بەو پێ بێ دابەشیکە 350 ملیۆن دۆلار هاتووە 350 ملیۆن دۆلار هاتووە دابەشکە بەسەر 30 ڕۆژە دابەشکە بەسەر هەر ڕۆژێ 450,000 بەرمیل یەکسانە بە 25 دۆلار. ینی لە چەند مانگەوە ینی لەکەیەوە هەر 350 ملیۆن دۆلارت هەیە حاسی بەکەی دەرکە دابەشی کە بەسەر 14 ملیۆن بەرمیل نەوتە 25 دۆلارەکە باشە لە مانجی حوتەوە هەر 350 ملیۆن دۆلار دێ حوت 8 9 10 11 12 1 6 مانگە 350 ملیۆن باران بێ بەفر بێ نەوتگران بێ هەرزان بێ کەم هەرەوە نیە ئەی چی لێ دێەوەی تر زیادەکە کاگالی کێشەکەشەوەی کەس قسە ناکە یەک نمونەی ترە بۆ باسکەم یەکێتی و گۆڕان ئەمە ڕخنەی جددیە لەوان ڕخنەی زۆر زۆر جددیە لێ حەق نییە باسی داهاتی نەوتکرد بۆ بەپێی قانون ئەوەی دەسەڵاتی هەیە لە دۆسەی نەوتا ئەنجومەنی هەرێمیە بۆ کاروباری نەوت و کاس لە یاساکەیان ناڵێ هیچ گرێبەستێک ناکرێت بەبێ ڕەزامەندی ئەم ئەنجومەنە کۆی پرۆسەی نەوت گرێبەستە فرۆشتنەر بە گرێبەستە دەرهێنان گرێبەستە هەمووی گرێبەستە لەم ئەنجومەنە یەکێتی دووە گۆڕان یەکە پارتی دووە بەڵام یەکێتی و گۆڕان تەدەخولی ئەم بابەتە ناکەن لە کاتێکا زۆرینەی ئەنجومەنەکەن زیاتر لەمە بۆ باسکەم غاز لەکوێیە لە سنووری یەکێتیە وانە سنووری یەکێتیە دەسەڵات لایکەیە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازە کێ زۆرینەیە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز یەکێتی و گۆڕان خۆی وەزارەتی سامانە سروشتەکان بێ پرس بەوان یا بێ دەنگی لەکەن یا لەبەر هەرەوە کارێک بێ یا لەبەرەوە دیار نەبوودی داهاتی سلێمانی شتە بێ چووە عەقدی کردووە لەگەڵ کۆمپانیای کارە بۆری نەوت ڕاکێشێ بۆ دهۆک و لەوێشەوە بۆری غاز عەفو ڕاکێشێتە دهۆک لەوێشەوە بۆ تورکیا لە تەلەڤیزیۆن و پەیجەکانیان دێن وەڵا پارتی غازی کوردستان هەرزان تاڵان فرۆ ئەوەیشتان چییە؟ غاز لە منتیقەی خۆت بێ بە قانون دەسەڵاتی خۆت بێ پرس و پێ نەکەن لە حکوومەتە قسە نەکەی بێ لە پەیجەکانەوە قسە بکەی ئەمە عیبەیە ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە بۆیە یعنی بێ ڕخنەی جددی لەوانیش بگیرێ بۆ نمونە چوارشەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بزانە دێن کاکە دەوەزیر دەسە دەمە مێزەکە کاکە بە چه حەقێ حوت مانگە 6 مانگە وای دۆ بێ حوت هەر 350 ملیۆن دۆلارە مێن تۆ لە بەرمیلێن و 25 دۆلار کەس قسە ناکە بۆیە ئەم نەتیجە خوڵقاوە ئەمە نەتیجەی بێدەنگیە بۆیە خەڵک لەبری ئەوەی داوای بێدەنگی لە ئێمە بکە ئەبێ بڕوا داوای دەنگدەنگ لە لایەنەکانی خەڵکی تر بکە باشە بەس کاک عەلی زیادەی نەوتەکە کە دەڵێ لە مانگی حوتەوە 350 ملیۆن دۆلارەکە پارەکەی خۆمان 512 ملیاردەکە ئەی زیادەکەی دیارە چی لێ دێت چونکە من گوێم لە لێدوانێکی یاریدەری سەرۆکی حکومەت و ڕێباز حەملاوەتی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت داواکاری کۆمپانیەکانیش بۆ دانەوەی قەرز زیاد دەکات ئەمە قسەیە قسە بە دیکۆمنتەکرێ وە قسەش لە هەموو کەسێ وەرناگیرێ قسە لە خەڵکێک وەرەگیرێ بەرپرسیارەتی هەبێ و لە هەڵس و کەوتی خۆیان بەرپرسیارەتی ڕەنگی دابێتەوە تۆ قسە لە یاریدەری لە ڕێباز حەملان وەرناگریت هیچ منطقێک نییە هەرم ڕقەمە سابت و ڕێکە هیچ منطقێک لەمانی من یەک شتی تر بۆ باسەکەم کاک حەکیم ئێستا نە
لێکۆڵینەوەیەکی زۆر مهمم کردووە، زۆر وردم کردووە. ئێستا تەنیا پوختەیەکی بچووکت بۆ باسەکەم کە سوورەیەکی گەورەی گەندەڵیە. ئەمە دراسەیەکی متەکاملە. لە سەدا نزیکەی 76 بۆری کوردستان لە سنووری تورکیایە، 76 لە سا 24 لە سنووری هەرێمی کوردستان. باش واتە بۆریەکە لە سا 76 لە سنووری تورکیا، لە سا 24 لە سنووری هەرێمی کوردستانە. کەچی ئەو پارەی لە سنووری هەرێمی کوردستان دەدرێ بە کرێی بۆری 2.5 ئەو پارەیە کە ئەدرێتە تورکیا بۆ کرێی بۆری. تێگەشتی؟ واتە بەس کار خۆی لە تورکیا زیاتر وەرەگرێ. هەموو ڕۆژێک کرێی بۆری ئەگەر 6 مانگی یەکەمی پارساڵ وەرگین بەس کۆمپانیای کار هەموو ڕۆژێ 1,800,000 دلار وەرگرتووە کرێی بۆری. باشە 81 ملیۆن دلاری وەرگرتە بۆ 180 ڕۆژ. چی بۆ چێ باسەکەن؟ بۆیە ئەمە ڕەنگە بۆ هاوڵاتێکی ئاسایی طبیعی بێ. بەڵام ئێوەمانان کە لاو ڕقەماژ، یعنی منطقە پسەن تۆ خانیەکی 100 مەتری هەیە، خانیەکی 300 مەتری هەیە لە تەنیشتی یەک، خانوون و هەردووچیان وەکو یەک و مواسەفات. تۆ ئەچی 100 مەترێکە یەکری بە 1000 دلار بکرێ، ئەیگری بە 1000 دلار بکرێ 100 مەترێکە، بەڵام 300 مەترێکە بە 300 دلارە بکرێ. ئەمە جگە لە عەقدی خراپ و گەندەڵی و خراپێنانی دەسەڵات چییە؟ طبعا ئەمە دراسەیەکی ورد و تەفاسیلیە، من ناردوومە بۆ حکومەت و لە پەرلەمانیشم کردووە، بەڵام مەبەستم ینی ئەوانەی کە دێن موجامەلەیەکەن و ماستاوەکەن و خۆیان تا بینە قاقیان غەرق بووە لە گەندەڵیە پارە لەم وەرەگرن و لای ئێمەمان ئەنەوان جەدوای قسە لەوانە وەرناگیرێ. باش ئەی وەزیرەکان وتە دێستا چ جێگەری سەرۆکی حکومەت بێ چ وەزیرەکانی تر بێت، هیچ ناتوان قسە بکەم بەرامبەر سەرۆکی حکومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە؟ وەڵای هیچمان نەبیستووە ئێمە. مەسەڵەن ئێستا نەکاکە خوار قسە نییە، من پێ دەڵێم ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز 5 کەسە، 5 کەس دەسەڵات لایم ئەنجومەنەیە. یاسای نەوت و غازم بۆ بێنێک دەسڵاتیە بێ سەرۆکی حکومەت لە دۆسەی نەوتا لە دەرەوەی چوارچەوەی ئەنجومەنەکە نیەتی. ئەنجومەنەکە گەت دەسەڵاتیە، گرێبەستەکان پەسەندەکە و تەنانەت دەڵێ ئاستی بەرهەمی نەوتیش ڕەبتی بەم ئەنجومەنەوە هەیە. باشە تۆ دەسەڵاتەکانی خۆ بەکارنەیەنیت. چیمان پێڵێ؟ باشە سە بۆ کاکە بەیانی با جوابی خەڵکی کوردستان بنەوە، ئەو دوو وەزیرەی ئەو سەرۆکی جێگری حکومەت وەزیرەکەی یەکێتی وەزیرەکەی گۆڕان باسی عەقدی بۆری غازکەن بۆ تورکیا چۆن درا بە کۆمپانیای کار خۆ دەسڵاتی ئەوانە.